گۆشت بە دەگمەن لە ماڵی ئێمە ئاخورێت. ئەمڕۆ 12 ڕۆژی کەمەندامانە. کەمەندامان لە کوردستان بەشێکیان لە ژێر ڕەحمەتی هاوڵاتیانی دیکەدا دەژین کە ناتوانن کار بکەن و هەندێکیان هەوڵ دەدەن خۆیان پشت بە خۆیان ببەستن. من ئەمڕۆ لە ناو بازاڕی سلێمانی لە بەردەمی مزگەوتی سەید ئەحمەدی نەقیبم کە کەمەندامێک 33 ساڵە بەهۆی مینەوە کەمەندام بووە و دەیەوێت دەست لە کەسپان نەکاتەوە خۆی بشێوی ژیانی خۆی دابین بکات. منەچمە لای کە حسێن کە نزیکەی 15 ساڵە لێرەیە. سڵاو لێ بکە حسێن ئەم کاتۆ باش تۆ چۆنی؟ باشی سپاس دەکەم مەمنونم. ئەمە بۆ من بەڵێ کە حسێن دۆخ و گوزەرانت چۆنە؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەمەندامانە تۆ مۆزانیوە؟ نەوەڵا نەمزانیوە. نەوزانیوە؟ نەخێر. ئەتەوێت لەم ڕۆژەیە چی بۆ کەمەندامان کرێت؟ وەڵای ئەوەی نوقسانی بێ بۆی بکرێت، ئەوەی پێویستی پێی بێ بۆی بکرێت. چونکە کەمەندان بوو هیچ دەسەڵاتێکی نییە. ئەبێ لە لایەنی حکوومەتەکەتەوە کە سەرپەرشتی بکات و پێداویستەکانە جێبەجێکە، یام ئەوەیە دەوڵەمەند بیت و خۆ بژێنی. تۆ ژێوی ژیانە چۆن دابینەکەیت؟ منەی بینم لێرەیە تەسبیح و نینۆکەر و مستیل و ئەمانە و داناوە. هەرەوەیە هیچی کە نییە. لە ڕۆژێک چەندێ دەسەکەوێت؟ ڕۆژی وایە 5,000م دەسەکەی، ڕۆژ وا سبتە ناکەم، ڕۆژی وایە 10,000م دەسەکەوێ. ئەتر بەشی مەعیشەتی ماڵەکە ناکەم. چەند سەرخێزانن؟ دوو کوڕم لەگەڵایە خۆ زۆری، دوو کوڕم لەگەڵایە لەگەڵ هەموو خێزانەکەم. ژێوی ژیانتان تەنها ئەم کارێکە جەنابە ئەیکێ یا زیاترە؟ هەرەوەیە هیچ بژەیەکی کەم نییە. بەچی کەمەندان بوویت؟ ساڵی 91 لە باڵغام کەمەندە. لە چۆ؟ لە پێنجێ. لە پێنجێت؟ بەڵێ. لە ساڵی 1990ەوە تاکو ئێستا بەڵێ دۆخ و گوزەرانە چۆن بوو؟ وەڵای لەوە پێش باش بوو، بەڵام لە 2014ەوە زۆر خراپ بوو، بەرەو خراپیە بوو. لە 2014ەوە ئەی موچی کەمەندامی وەیە؟ هەمە، بەڵام لە ساڵێکە 2 جار 3 جار وەریەگرێت. بۆ؟ نایە. لەما ئێستا مانگی 9 وەرگرتووە، مانگی 10 و 11 وەرنەگرتووە. ئەتەوێت لەم ڕۆژەیە چ پەیامێ بگەێنی؟ وەڵای پەیامم ئەوەیە کە حکوومەتی کوردی بێتە سەر خەت و ئاورە لە کەمەندامان باتەوە، نەک بە تەنیا من، لە من خراپتر هەیە نانی شەوی دیە، هەیە محتاجە بە قوتوێ شیر بۆ مناڵەکەی بکڕێت، هەیە 3 مانگ کرێخانی و لەلایە کرێ نایە، یعنی پارەی کرێکەی پێ نییە دیە. ئەمەیە ئاوڕێکی لێ باتەوە و ئەیش وەکو ئەو خەڵکە بژیە تاکو ئەو ڕۆژەی خوا ئەمنی باقی لێ وەرەگرێتەوە. باشە تۆڵیم لە ڕۆژێکە 5,000م دەسەکەوێت. ڕۆژی بەڵێ سفتانیش ناکە ڕۆژی سفتان ناکە. ئەو ڕۆژەی کە سفتا حەکەیت و 5,000 دەسەکەوێت ئەی بە چیم 5,000؟ وەڵای ئەبێ بێم بە تەماتێ و بێم بە نان و بێن بۆ شتانە بۆ مناڵی گۆشت بە دەگمەن لە ماڵی ئێمە ئاخورێت.